ئایا گۆڕینی جونگەی تۆپی حەوز چارەسەرە بۆ ئەو کەسانەی کەوا دەرچوونی زگماکی فرامۆشکراویان هەیە؟ بەشێک لەو نەخۆشانەی کە سەردانمانەکەن پێویستیان بە گۆڕینی جونگەی حەوسەیە ئەو کەسانن کەوا دەرچوونی زگماکی فرامۆشکراویان هەیە. و بەشێک لەو پرسیارانەی کە لێمانەکەن دەربارەی گۆڕینی جونگە بۆ ئەم حاڵەتە بریتێ لەوەی ئایا ئەم گۆڕنی جونگەیە چارەسەری ئەو ئازارە کاکە ئەمە هەمانە و ئەو کوربوونەوەی لە قاچەکانمانە هەیە ئایا بەهۆی ئەم گۆڕنی جونگەیەوە چارەسەرە بێ؟ دکتۆر سەیوان کاکە ڕەشەسەد پزیشکی پسپۆڕی گۆڕینی جونگە و بڕبڕەکانی پێشت لە تاوەری تەندروستی سمارت. دەرچوونی زگماکی فرامۆشکرا و یەکێکە لە وڵاتی ئەمە یەکێکە لە کێشە باوەکان کە هێشتا بەشێکی زۆری خەڵک بەدەست ئەم کێشەوە ناڵێن. ئەم نەخۆشانە کێشەیان چییە؟ ئازارێکی زۆر لە تۆپەی حەوزیانە دروستە بێ و هەروەها کوردبوونەوە لە قاچەکانیان ڕۆدا بەتایبەتی ئەگەر هاتوو ئەم دەرچوونە بەش یەک لای قاچەکانی بگرێت یەک لای قاچی بگرێتەوە واتە دەرچوونەکە لە هەردوو لای نەبێ و بە شێوەیەکی ئاسایی ناتوانێت بڕوە. لەم کاتەیە بەتایبەتی کاتێ ئەم جۆرە نەخۆشانە ئەگەنە تەمەنێک کە پێویستەکە گۆڕنی جونگەیان بۆ ئەنجام بدرێت. گۆڕینی جونگە بۆ ئەو کەسانەی کەوا دەرچوونی زگماکیان هەیە و فرامۆشکرا و لە مناڵیە چارەسەر نەکراوە تا ڕادەیەک جیاوازترە لەو کەسانەی کە گۆڕنی جونگەی حەوزیان بۆ ئەنجام بدرێت. با بزانین جیاوازەکە لە چیایە؟ جیاوازەکە لەوایە ئەم جۆرە نەخۆشانە تۆپەی حەوزیان بە شێوەیەکی ئاسایی دروست نەبووە و هەروە ئێسکی ڕانیان باریکترە لە کەسانی تر. لەبەر ئەوە ئەم دوو کێشەیەش وا ئەکاکەوە نەشتەرگەریەکە لە کەسانی تر جیاوازتر بێ و ئاڵۆزتر بێ. بەڵام ئەنجامدانی نەشتەرگەری بۆ ئەم جۆرە کەسانە شتێک نییە نەکرێت واتە چارەسەر ئەکرێت بە تایبەتی ئەگەر هاتوو ئەو نەشتەرگەریە بە شێوەیەکی زانستی بۆی ئەنجام بدرێت. ئەمە وەکو نەشتەرگەرێکە و ئەو نەخۆشانە ئەتوانن سوودێکی زۆر لەم نەشتەرگەرێ ببینن لەوەی ئازاری قاچیان نامێنێ کە ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی ئەم نەشتەرگەریە و بەشێکی تریشان بریتێ لەوەی ئەو کوردبوونەوەی لە قاچیانە هەیە کە هەندێک جار ئەگاتە نزیکەی 7 بۆ 8 سانتیمەتر کە ئەمەش ڕێژەیەکی زۆر زۆرە ئەمەشیان ڕێک ئەبێتەوە واتە دوو دەستکەوتی گرنگ کە لەم نەشتەرگەریە دەستمانەکەیە بریتە لە نەمانی ئازارەکەی و هەروەها ڕێکبوونەوەی قاچەکانی. ئایا ئەو نەخۆشانە ئەتوانن ڕاستەوخۆ دوای نەشتەرگەرێکە بە قاچەکانی خۆیان بڕۆن؟ بەڵێ ئەتوانن. ڕاستەوخۆ دوای نەشتەرگەریەکە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانەکەین دەست بکەن بە ڕۆشتن بەڵام بە یارمەتی ئەوەی کە پێوترێ گۆچانێک یاخود چوارپێیەکان کە ئەبێ بەوانە وردە وردە دەست بکەن بە ڕۆشتن. یەکێکی تر لەو شتانەی کە زۆر ئەو پرسیارانە زۆرەکرێ ئایا من شەلینم ئەمێنێت واتە ئایا دوای ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە من هێشتا ئەو شەلینی کە پێش نەشتەرگەری هەم بووە ئایا ئەمێنێ یان نامێنێ؟ لە سەرەتایە ئەم نەخۆشانە بەشێک شەلینەکانن ئەمێنێت بەڵام لەگەڵ بەردەوام بوون لە چارەسەری سروشتی کە چارەسەری سروشتی زۆر بەشێکی گرنگە لە چارەسەرکردنی ئەم جۆرە نەخۆشیە لە دوای نەشتەرگەری ئەگەر چارەسەری سروشتی بە شێوەیەکی ڕێک و پێک ئەنجام بدەن لە ماوەیەکی ئەتوانین بڵێن لە دوای 6 مانگ بۆ ساڵێک ئەو کەسە بە شێوەیەکی ئاسایی ئەتوانێت ڕێبکە و شەلینەکەشی نامێنێ. ئەوەی گرنگە لێرەیە ئەو نەخۆشە بیزانێ لە کۆتاییە واتە ڕەنگە لە 6 مانگ ساڵێک ساڵ و نیوە یا زیاتر بخایێنێت بەڵام لە کۆتاییە ئەم نەخۆشە شەلینەکەی بە هیچ شێوەیەکی نامێنێ و بە شێوەیەکی ئاسایی ئەتوانێت هەموو ئەو حرەکانی کە ئینسانێکی ئاسایی ئەتوانێت بیکە ئەمەش ئەتوانێت ئەنجامی بدە. ئەمە بەشێکە لەو پرسیارانەی کەوا نەخۆش دەمانەکات دەربارەی گۆڕنی جونگەی حەوز لەم جۆرە نەخۆشەیە. یەکێکی تر لەو پرسیارانەی کە زۆر لێمانەکەن ئایا ئەم نەشتەرگەریە کە من ئەنجامی ئەدەم تا چەندێک بەرگە ئەگرێ؟ بەرگەگرتن واتە ماوەی چەندێک ئەخایانەیە بەش ئەو توێژینەوە زانستیانەی کە لەسەر ئەم جۆرە نەشتەرگەریە کراوە دەری خستووە کە بەلایانی کەمەوە 20 ساڵ بەردەوام ئەبێت. دوای ئەوە بە شێوەیەکی ئاسایی ئەو تۆپە شل ئەبێتەوە لەگەڵ ئێسکەکە جیابنەوە شل ئەبێت و پێویستەکە جارێکی تر بیگۆڕێتەوە. و پرسیارێکی تر ئایا پێویستەکە من چی نەکەم دوای ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە واتە کە من ئەم نەشتەرگەریەم کرد باشتر وایە چی نەکەم؟
هەندێک هۆکار وامان لێ ئەکا کە ئەم نەشتەرگەریە تەمەنی کەم بێتەوە و زووتر تووشی شلبوونەوە و تووشی ئازار بێ لەوانە وەزنی زۆر واتە ئەو کەسە کە قەڵەو بێت ئەمە هۆکارێکی زۆر خراپە کەوا واکە تەمەنی ئەو جۆرە نەشتەرگەریە کەم بێتەوە و هەندێک وەرزش کە وەرزش بۆ نمونە ڕاکردنی زۆر واروە سەرکەوتن بەسەر شاخە دووگۆڵی ئەمانە بە شێوەیەکی کەمتر وا ئەکەن کەوا ئەو تۆپە شل بێتەوە تەمەنی کورت بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانە سوودێکی زۆر لەم نەشتەرگەریە بینن و نەشتەرگەریەکەش ئەبێتە هۆی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئەم نەخۆشە هەیەی یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەمێ باسی بکەم بۆچی گۆڕینی جونگەی حەوز لە دەرچوونی زگماکیە جیاوازە لە گۆڕنی جونگەی حەوز لە کەسانی تر جیاوازەکەی ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک ئەو ماوەدەی کە بەکاردێت لە گۆڕنی جونگەی حەوز لە دەرچوونی زگماکیە جیاوازترە تایبەترە ئەمەش وا ئەکا دوورمان بخاتەوە لە شەلین لە دوای نەشتەرگەریەکە کە بۆم جۆرە کەسان ئەنجامدرێ و هەروەها ئێسکی حەوز و ئێسکی ڕانی ئەو نەخۆشانی کە دەرچوونی زگماکییان هەیە لاواسترە و هەروەها تۆپەی حەوزیان چونکە لە سەرەتاوە بە شێوەیەکی ئاسایی دروست نەبووە پێویستی بەوردەکاری زیاتر هەیە و هەروەها ئێسکی ڕانیان زۆر جار پێویستەکە بە شێوەیەکی تایبەت کورتی بکەینەوە بۆ ئەوەی کەوا ئەو شەلینەی نەمێنێ و تۆپەی حەوزەکەی لە شوێنە ئاسایەکەی خۆی دابنرێ ئەم خاڵانن وا ئەکاکەوە گۆڕنی تۆپەی حەوز لە دەرچوونی زگماکیە جیاوازتر بێ لەو کەسانەی کە پێویستیان بە گۆڕنی جونگەی حەوز هەیە و دەرچوونی زگماکییان نییە وە سوپاسدانەکەم سمارت وەرچەرخانە